او جوینا ما بحث کریا پارلمانتوی عراق بریار بود دمجمر یک ورا دست بکرن نه مجار د جوینه دانه هیچ نه هات دست بکرن کل سراب واسطه یا هری گرینگ بو هرما کردستان کل بنده که هنر دکرنا نفته لسروی راوستیای بگوتن عراق بیتن سر راست کرنا مادند ناوا بودجه دای ینگره دای هنر دکرنا و نفته هرما کردستان برهم آینو و گوهستن هاوه ل هیچ تجوید نهات یا دست بکره مزیتر وان مجاران گوتو بیش بکن لگل رزدار شهریار شیخلر کو شرازه بوار انرژیه که شهریار تو بخیر هاتی سپاس با آماده بودن و گوهرتونین گرم هنه و لعراق ج سراس کرنا یاسای بود جب بگره لعالیه که دن هاتنا کمپانیای بریتانی و ریکفتن و لدربی دستور عراق به لعالیه که دن لبازار جهان پیوستی به نفت زیاده تر هیو تی چوارکن نزدیک جنفته هرما کردستان بهنر داده کرن اگر بیتو بودجه به سر راست کرن و هیچ جدی که دی نبه چه تی چوارکن جوان گوهرتنین چیدن به تایبت کو افرو دوید لگوری برنامه و پارلمانتوی یاسا بودجه خواندنا دوام بیت کرن تی چوارکن اوه بیت کرن افرو دەزانین پاش کۆمەڵێک کۆبوونەوە و سەردان و ڕێککەوتن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی لە مانگی 11دا ئەم یاسای بودجە لە کابینەی حکوومەتی فدراڵی هەموار کراوە و نادرا بۆ پارلەمان. چاوەڕوان دەکرایە دەبوایە ئەم شتە لە کۆتاییەکانی مانگی 11 و سەرەتای مانگی 12 پێش ئۆتڵی پارلەمانی دەست پێ بکات. بەڵام دەزانین هەموو بە بڕیارێکی سیاسی و غێری تەکنیکی ئەم شتەوە دواخرا بۆ کاتێکی دیکە کە ئەمڕۆ 20مان لەناو ئەجندای پارلەماندا هەیە هیوادارین پارلەمان کۆ ببێتەوە و هیواداریشین ئەم بڕگەیە بگاتە ئەوەی کە دەنگی پێ بدەن و دەنگی پێ بدەن هەرچەند دەزانین زۆر حەول دەدرێت لە هەموارکردنەوەی یاسای بودجە و هەنادەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کەڵکی سیاسی لە بەغدالی وەربژیرێت و کێشەی زیاتری بۆ ساز بکرێت بۆ بابەتەکان و بۆ نیەتەکانی کێشەین زیاتر کاک شەهریار ببوورە لە عێراقێ تێگوتن ئێدی بەس لە سەرڤێ ڕاوەستیایە یاسا بێتە هەموارکردن و نەفت هەناردە بکرێتەوە تورکیا ئامادەیە کوردستان ئامادەیە کۆمپانیاژ ئامادەنە بدیتناتە وێ هیچ باڵاتیەک فەجوایەکا دی هجەتێکا دی بێتە دیتن و بە ڕێگیری بوو دووبارە هەناردەکردنەوە نەفتە هەرێما کوردستانê ji aliyê yasayî vebe ji aliyê teknîkî vebe ji aliyê radestkirina neftê vebe ئەگەر لە ڕووی تەکنیکاڵ و واقعێتەوە سەیری بکەین نەوتی هەرێمی کوردستان زۆر لەوە پێشتر دەیتوانی هەناردە بکرێتەوە بەڵام هەر کەڕێتەوە هەر جارە و بە هەنجەتێک و بە کێشەیەک و هەر کێشەش نەبوو بێت کێشەیەک ساز کراوە بۆ ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان درەنگتر یان بربەستی زیاتری لەبەر ساز بکرێت بۆی کە درەنگتر هەناردە بکردرێتەوە ئێمە دەزانین پاش ئەوەی کە تەنانەت ئەو لە پارلەمانیش ئەو شتە تێپەڕ ببێت دەبێت گرێبەست لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فدراڵیەوە جارێکی دیکە هەموار بکرێتەوە واژوو بکرێتەوە ئەو ئەرقامی کە لە سەری ڕێککەوتوون لە جیاتی ئەرقامی پێشوو جێگیر بکرێت ئەوەش لەوانەیە ماوەیەکی پێوە مەشغوڵ بن و ماوەیەکی پێوە بێت پاش ئەو دەبێت لەگەڵ تورکیا جارێکە لە ڕووی تەکنیکیەوە حەول بدەن هەرچە من پێم وایە هەمووی ئەمانە کاری یەک دوو ڕۆژێکە بەڵام بەو ناسینەی کە ئێمە لە بەغدای دەزانین پێم وانییە کە ینی هیوادارین کە هەناردە بکرێتەوە بەڵام ناتوانین هیوای بخوازین کە مەسەرەن هەفتەیەکی کە ئەم شتە بێتە ئاراوە باش ئەڤژی دەمەکێدا تێ پێشبینیکردن ئەف ساڵە نەفتە کازێداتر جیهانێ پێویستی پێبیتن کاک شەهریار بە تایبەت دبێ زستانێدا و سزایên zêdetirên li ser Rûsyê hatine sepandin wekiriya nirxê neftî jî bilindtir lê bêtin bermîleka birên geştiye $81 evro herî zêde mamala pê hate kirin $81 hevdeh sentin nirxekê herî bilind e demeka dirêj bi mehane negeş bû vê nirxê ji ber pêwîstiya bazar bi nefta zêdetir ji ber ku Rûsya kêmbûnek çêkiriye hatiye snûrdarkirin henardekirina nefta Rûsya bi taybet bû Hindistan û Çînê şandina nefta herêma Kurdistanê divan hewlên dawiyên têne dayîn bidîtina we dê webket an ku pêwîstiya cîhanê bi nefta zêdetir ku guvaşeka zêdetir a derbe li ser Iraqê çê bibîtin hiç cezeka dîne în te pêş من پێم وایە لە ئەو یەک ساڵ و تقریبەن نۆمانگەی کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا و یەک ساڵ و دەمانگەی کە ڕاگیراوە تا ئێستاش ڕۆژ بە ڕۆژ زەخت زیاتر بۆ لە دووسێ لاوە یەکی حکوومەتی هەرێمی کوردستان حەولی داوە لە ڕێی دۆستانی خۆیەوە
داوا لە حکوومەتی عێراقی بکات و فشاری بخاتە سەر بۆ ئەوەی کە ئەم هەناردەکردنەوەی زووتر بکەنەوە. پاشان دەزانین کۆمپانیا نەوتیەکان لە لۆبی خۆیان لە ئەمریکا و تەنانەت لە پەیوەندی خۆیان لەگەڵ وڵاتانی ئوروپی زۆر سوودیان وەرگرت بۆ ئەوەی کە گوشار بخەنە سەر. تەنانەت وەزیری نەوتی عێراق کاتێکە لە ئەمریکا بوو بۆ ئەوەی کە ئەم شتە خێراتر بکرێتەوە و دەزانین تورکیاش دیسان حولێکی زۆریدا بۆ ئەوەی کە ئەم شتە بکاتەوە و ئەم ڕێگایە جارێکە بکرێتەوە لەبەر خاتیەوەی کە هەم ئوروپا ئێستا پێویستێکی زۆری بە نەوت و تەنانەت بە سوتەمەنی هەیە کە لە ڕێگای ئوروپا و لە ڕێگایکی نزیکەوە بەردەستی بێ و نەوتی هەرێمی کوردستانێکێک لە باشترین بژاردەکانە هەم بە حکمی جۆغرافیاوە هەم بە حکمی ئەوەیەوە کە ساڵانێکی پێشتر زۆر بۆ ئەو ناوچەیە هەناردەکراوە. بەڵام لە لایەکی دیکەشەوە دەزانین نەوت لە عێراق زیاتر لەوەی کە کالایەکی ئابووری بێ کالایەکی سیاسیە و لە توولی 100 ساڵی ڕابردووی پێشودا هەمیشە حەول درراوە کە کەڵکی سیاسیەکەی زیاتر بێت لە کەڵکی ئابوووریەکەی و تەنانەت لە کەڵکی تەنانەت بەڵام لە حاڵەتێکدا ئێستا لە ئەوروپا زیاترین پێویستی بە سوتەمەنی و نەوت هەیە و سوودانی ئەمڕۆ لە لەندەن دەبێتن پێتان وایە ئەمە یەکێک لە مژارەکانی یان بکرێتەوە لەگەڵ سوودانی لەوانەیە داوای لێ بکردرێت بەڵام ئێمە پێم وهەیە بژاردەی یەکەم بۆ بریتانیا ئەمڕۆکە نەوتی کەرکووکەکە ئەوەش باستان کرد کە بتوانێت ئەو زووتر بگەشێنێتەوە و زووتر ئەو جێبەجێ بکرێت بەڵام تاوکنێ و کاتێک کە نەوتی کەرکووک دەتوانێت بگاتەوە ئاستەم پێم وایە نەوتی هەرێمی کوردستان گرینگەوە زۆر زەرورە کە هەرچی زووتر بگاتێت چۆن نزیکترین ڕێگایە و هەرو جۆری کە باسم کرد دەتوانێت ڕێگا بۆ نەوتی کەرکووک و ئەگەر عێراق بی هەوێ سوودی لێوەربگرێت لە ڕێڕەوەکەی بۆ داهاتوش دەتوانێت زۆر سوودمەندی زیاتری بۆ عێراق بێت نەنگ بەس لە نەوتەکە لەکوێوە لە ڕێ هەرێمی کوردستانەوە لە ڕێ بۆری هەرێمی نەوتی ئەمە چەندین ساڵ بوو باسی ئەوە دەکرا کە جارێکی دیکە هەناردا بکرێتەوە نەوتی هەرێمی کوردستان و کەرکووکیشی لەگەڵی بگەینێت وەک پێشتر هەناردا بکرێتن. پێتان وایە ئەمە بژاردەیەکی عێراق بێتن لە داهاتوودا هیچ یان ڕێگەی دیکە هەیە لە عێراق ژبلی ڕێیا هەرێما کوردستان و بەندەرە جیهان؟ عێراق زۆر حولی داوە لە ساڵانی ڕابردوودا بەندەری عەقەبە زیندوو بکاتەوە بەڵام دەزانین بەندەری عەقەبە بە حکمی جۆغرافیایەکی کەیەتی و بە حکمی تایبەتمەندیەکی کەیەتی باخێرەی زۆر گەورە کەشتی زۆر گەورە ناتوانن لەوێ و سوودی لێوەربگرێت. پاشان ئێستا بیر لەوە دەکردێتەوە پێم وایە کە ڕێگای سووریا جارێکی دیکە بۆ نەوتی عێراق بکردێتەوە بەڵام ڕێگایەکی کە ئێستا حالیان مەوجودە لەبەردەستە پێشتر سوودی لێوەرگیرا و تاقی کراوەتەوە و نزیکترین ڕێگاشە دیسان بۆ ئوروپا من پێم وایە دەتوانێت باشترین بژاردە بێ بۆ عێراق بە شەرتێکی کە لە ڕووی ئابووری و لە ڕووی تەکنیکیەوە بیر بکرێتەوە نەک لە ڕووی سیاسیەوە هەرچەند ئەمە دەشتوانێت لە داهاتووشدا دیسان باشترین بژاردە بێ بە حکمی ئەمنیەت و بە حکمی تاقیکراوی پێش. باشە ئێستا سوودانی لە بەریتانیا دەبێتن ئەمڕۆ داخوازە بۆ هەناردەکردنەوە وێ نەفتە و کۆمپانیای بەریتانیا خۆ دێ بەرهەم بینن ڕێکەفتنەوە بڤی ئاوایە لە کەرکووکێ دێ داخواز وەرەکەن ژ کیژان ڕێ هەناردە بکرێتن. نەوتی کەرکووک دەزانین کە بێ کەرکووک نزیکەی 9 میلیارد بەرمیل یەدەکی نەوتی هەیە و زۆر بەحرێکی گەورە و باشی نەوتە. یەکەم چێلگەی نەوتی BP لە عێراقدا کە ئەو دەم لە 1920ەکاندا دانراوە لە کەرکووک بۆەوە هەر ئەوە وای کردو کە تایبەتمەندێکی زۆر لە نێوان پەیوەندی BP و کەرکووکدا هەمیشە بەدی بێت و چاوەڕوان بکردرێت. ئێستاش کەرکووک بەرهەمهێنانی نەوتی هەیە و من پێم وایە زۆر بە خێرا BP ئەگەر جددی بێت و لە هەناردەکردنەکەی دڵنیا بێت زۆر بە خێرا لە ماوەی چەند مانگێکدا دەتوانێت بۆ سەرەوەی 500,000 و دواتر بۆ ملیۆنێک بەرمیل زیادی بکات چون هەموو شتێکی مۆجودە. زانیاری نامە گرێبەستە بەحسا بەرهەماینا چەند بەرمیلیۆن ڕۆژانە دکن ژەعالیە BP بۆ BP پێشتر لەسەر 1.5 میلیۆن گرێبەستیان کرد بوو بۆ ئەم نوێیە منوان بیستوەکە 1 میلیۆن بەرمیل ئامانجێتی بۆ 1 میلیۆن بەرمیلیش من پێم وایە شتێکی معقوڵ و منطقیە بۆ نەوتی کەرکووک. ملیۆنێک بەرمیل یە نەفتە کەرکووکێ لەگەل نەفتە هەرێما کوردستانێک و لە سەر وەیە و لە گۆڕی یاسای بە ڕۆژانە 400,000 بنێرە دشیاندەی هەردوو بە هەڤڕاوی دەمێ بێنە هەناردەکرد. ئەمە کێشەیە کە دەزان چۆنە نەوتی کەرکووک هەر ئەوەندەی کە بۆ BP گرنگی هەیە هەناردەکردنەوە و گەشانەوەی بۆ حکوومەتی عێراق گرنگێکی زیاتری هەیە لە ڕوویەکەوە ئەوەڵ باشی ئەرێنیەکانی بکەین بۆ خۆمان لەو ڕوویەوە کە ئەگەر
نەوتی کەرکووک هەناردەی بازارەکانی دەرەوە لە ڕێگای تورکیا تەنانەت لە ڕێگای سوودیەشەوە لە داهاتوودا بکرێتەوە. حکوومەتی عێراق ڕێڕەوێکی جیاوازی لە بەسرە هەیە کە لە گەروی هورمزەوە و دواتر لەوانەیە بۆ وڵاتانی ئەوروپی لە بەردەمی حوسیەکان و جێگاکانی دیکەەوە بڕات کە هەمیشە ڕێڕەوێکی بەتایبەت لە 2 ساڵی ڕابردوودا نائەمن بووە. ئەمە دەتوانێت ڕێڕەوێکی نوێ لە بەردەمی نەوتی عێراقدا بکاتەوە. قەبارەی هەناردەکردنی نەوتی عێراق تەنانەت ئەگەر لە باشوورەوە کەم کاریە ڕابوەستێت ڕانەژیرێت یارمەتی بدات بۆ ئەوەی کە بەردەوام بێ. لە لایەکی دیکەوە دەزانین ئەگەر نەوتی کەرکووک بە قەبارەیەکی واقعی 1 ملیۆن بەرمیلیان سەرەوە 1 ملیۆن بەرمیل بێت هێزێکی زیاتر بە حکوومەتی عێراق دەدا لە دانوستانەکانی بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە تورکیا و تەنانەت بە وڵاتانی دەراوسەی دیکە. لەبەر خاتری ئەوە هەم گرنگێکی استراتیژیکی بۆ عێراقەیە هەم گرنگێکی ئابووری و هەم گرنگێکی سیاسی دەبێت بێت. وەیە من پێم وایە عێراق زیاتر لە بیپی ئەمڕۆ بە پەرۆشەکە نەوتی کەرکووک زووتر بگاتەوە بەرهەمهێنان و زووتر بگاتەوە هەناردەکرد. کاک شەهریار لە بژاردەیەکا دیژی تێ بەحەزکردن و ئەگەر هەندی یا ناوچەی هەندیە بێتە هەناردەکردن یا هەرێما کوردستان یا باشوور ناوەڕاستە عێراقی یا کەرکووکێ بوو پێویستیان نافخۆ بێتە بکارئین ئەvە چەند نێزیکە ji بوو جێبەجێکردنê ji واقع û ji ku di berjewendiya giştî da bête. ئەو مەترسیەیەکە بە بڕوای من یەکێک لە مەترسیەکانە کە لە بەردەم هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە لە داهاتوودا. ئەگەر وای باس بکەین کە نەوتی هەرێمی کوردستان ئێستا 400,000 بەرمیل لە بودجەدا بۆی دانراوە نەوتی عێراقیش بگاتە 1 ملیۆن بەرمیل یەکی لەوانەیە بۆریانی ئێستا لە تورکیا هەیە بەشی ئەمە نەکات کە هەمووی ئەوە هەناردە بکات بەشێکی دەبێت بۆ ناوخۆ بێت و ئەو دەم ئایا لە ناو نەوتی کەرکووک و نەناو نەوتی هەرێمی کوردستان بژاردەی عێراق کامیان دەبێت بۆ ئەوەی کە بۆ ناوخۆ بەکار بێت. ئەمن پێم وایە حکوومەتی عێراق نەوتی هەرێمی کوردستان هەڵدەبژێرێت لەبەر خاتری مەبەستی سیاسی و دواتر بێزگە لەوە 400,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان ئاڵنگارێکی دیکەی کە لە بەردەما جگە لەوەی کە لە داهاتوودا زەختێکی بێتە سەر بۆی کە بۆ ناوخۆ بەکار بێت پێویستی بەوە بەرهێنانێکی دائیمی دەبێت بۆ ئەوەی کە لە ڕووی دۆزینەوە لە ڕووی ڕاگررتنی قەبارەی بەرهەمهێنان زیاترکردنی قەبارەی بەرهەمهێنان ڕاکێشانی کۆمپانیەکان ئایا حکوومەتی عێراق تا چ ڕادەیەک لە ڕووی بودجەوە لە ڕووی ئیدارەدانەوە هاوکاری نەوتی هەرێمی کوردستان دەکات کە نەوتی هەرێمی کوردستان بتوانێت هەم قەبارەی 400,000 بەرمیلی ئێستای خۆی ڕاگرێ و هەم ئەوەی کە زیادیشی کات. ئەمەش دوور دەبینن وانە؟ من گەشتبین نیم بەڕاستی پێ باشە باسی ئاڵنگاریەکی گەورەت کرد لە پێشی ئەم کەرتە بە تەواوی لە 2025 ئەگەر باسی ئەم کەرتەی جیهان بکەین و بازار بکەین چ ئاڵنگاریەک لە پێش دەبینن بۆ نەوتی هەرێمی کوردستان یا بۆ نەوت بەگشتی پێکەوە بەگشتی دەزان من پێم وە هەیە کێشە جیۆپۆلیتیکەکان لە 2025دا گەورەترین کێشە دەبێت لە بەرهەناردەکردنی نەوت بەتایبەت ئەوەی کە ترامپ دێتەوە بەتایبەت ئەوەی کە لەوانەیە سزای زیاتر لەسەر رووسیا و ئێران لە ئێستاوە دەستی پێکردووە دواتر ڤێنزوئێلا لە گۆڕێدایە کە ئەگە دەزانین ئێستا تەنیا قەرارە بۆ بەرهەمهێنان و بەردەوامبوونی بەس شێڤڕۆن ڕێگە پێ بدرێت لە ڤێنزوئێلا کۆمپانیەکانی کە ڕێگە پێ نەدرێت ئەویش ئێستا نزیکەی 150,000 بەرمیل ئینتاژی هەیە ئەوە لەوانەیە بەشێک لە نەوتی ڤێنزوئێلا بخاتە بەر گوشارەوە بەشێک لە نەوتی ئێران بخاتە بەر گوشارەوە بەشێک لە نەوتی رووسیا بخاتە بەر گوشارەوە بۆیە من پێم وە هەیە لە سەرەتادا تووشی کێشەیەکی سیاسی دەبن بۆ ئەوەی کە نەوت بۆ ئەوەی کە بتوانێت لە بازارەکاندا باڵانس و هاوسەنگی ڕابگرێت و پاژە و ئەمریکا حەول دەدات بەم کێشانی کە بە وڵاتانی دیکەی ساز کردووە پێگەی نەوتی ئەمریکا و پێگەی تەنانەت گازی ئەمریکا لە وڵاتانی ئوروپایی بۆ بازارەکانی نوێ بازارەکانی ئێستای زیاتر بەرز بکاتەوە من پێم وە هەیە ئەمانە هەمووی زیاتر ملمانەیەکن بۆ ئەوەی کە پێگەی نەوت و گازی ئەمریکا لە بازارەکانی جیهاندا لە داهاتوودا زیاتر ئەمەش چاڕوان دەکرێت نرخی نەوت بەرزتر لێ بکرێتەوە بۆ ماوەیەک بەڵێ بەڵام پاشەوە ئەگەر سیاسەتەکانی ترامپ بگاتە نەتیجە من پێم وایە دیسان نرخێکی دادەبەزێن چون $81 بۆ بودجێ ئەمریکا و بۆ ئابووری ئەمریکا شتێکی باش نییە لە نێوان 65 بۆ 75 من پێم وایە باشترین بژاردەیە بۆ ئابووری ئەمریکا. زۆر سپاسکە شەهریار شێخلەر بسپورێ وارێ ئەنەرژی سپاس بە ئامادەبوونەوە ماندوو نەبەر.